ئێمە تقریبا دەور هەفتەیەکە دەڕۆژ ئەم چارانەمان حاضر کردووە جەماعەتێک هاتن وتیان دارتان بۆ دێنین وتمان شتێکی زۆر چاکە ئێمەش هاوکاریتانەکەین ئەوەتە دیێرە بەس ئەلێرە وا بزانم 20-25 دارمان شین کردووە. ئەمڕۆکە دەستمان کرد بە هەڵمەتی چاندین 10,000 نەمام کە بەناوی 10,000 نەمام لەم ڕۆژەدا 11,400 نەمام دەچێنرێت بە هەوڵی 1500 خۆبەخش لە سەرجەم گەڕەکانی شاری کەرکووک کە بریتیە لە 36 گەڕک ئەمانەیە ئەو پلەگەرمایە بە سەوزکردنی شاری کەرکووک دای بەزێن و بتوانین بینە هۆی سەوزکردن و زیادکردنی ئۆکسیجینی شارەکەدا و ژینگەی پاکمان هەبێت. لحرب عالمي دوم دو دولة سرکەوتن رووسیا و ئەمریکا ژاپۆنی بگرێت لە هەموو دنیادا ماوەدی ژمارەیەەکە لەوەی پیشسازیوە من قایمقامم لەناو ئیدارەکانی خۆمدا کارمەندی شارەزای ئەمن ئەو ساڵ من زۆر بە خۆشحاڵ بیم یعنی ئەس ئەوروکە دیگەل هەمە هەواڵێت خۆ ئەوروکە مە ئاخرین ڕۆژانە بیمە شادە وەرگرتن و ئیشەڵا دێشم داهاتدا بشم شولێکی بکەم و سودێکی بگەینمە دەوروبەرێ خۆ و ئەوروکە لەبێ بوونێژدا ئەشیۆمەکی پێشکەشکارێک سودێکی بگەینمە خەڵکی ئیشەڵا دلێ هەمە لاکە لێرە ئەمڕۆ ئاهەنگی دەرچوونی خولەکەمان ساز کرایە و ئێستا من ئامادەم لە ڕێکخراوی با بڵێن لە بازاڕی کاردا پشت بەخۆم ببەستم بەو با بڵێن پیشەیە کە ڕاهێنراوم لەسەری وە فێرکراوم و ئێستا ئەتوانم بڵێم یەکێکم لەو دەرچوانەی کە لە خولەکانی CCTV و ئەکسس پۆینت و هەروەها نێتوەرک مرامي أوا وكناوان دا وجه لون شيخان أم خلا ذكين بوفاقن جيت ما قصة شيخان چونكي وك أم همي زانن دنيا براف تقدمي جتن يعني إنه كان جيت ما قالك شوان نظام الكمبيوتر شيا نظام الكمبيوتر كون إنن راستی اف قلب وما فكرين وكي جنجت قزا شيخان استفاده كقالك مازن جيت كاين وكي بيجن استفاده كمبيوتري كاين كو عالمي بو عالم ديار كاين كا چند امجي زاناي ناجيرين